ئەم کامێرەی لەبەر هەستمانایە هەر یەک لەم کامێرانە مێژووی سەردەمی خۆی تۆمار کردووە. هەر لە منداڵیەوە خولیای کاری ئەلکترۆنی و میکانیکی هەبووە. پیاوێکی شارەزا لە چاکردنەوەی کامێرا و نزیکەی 30 ساڵە کامێرەی شکاو چاک دەکاتەوە. خولیای ئیشی ئەلکترۆنی و میکانیکی و وەربووم هەر بەم ناڵێ ئیتر هەر لە سەردەمی رادیۆ و تەلەڤیزیۆن و ڤیدۆ و کامێرەی دووپارچەی ساڵی 87 ئیتر بەدواوە وردە وردە هانیومە هەتاکو ئەمە ڕۆژە لە 94 بۆ 95 هاتمە ناو ئینای تەسیحاتی فۆتۆگرافەر بەس فۆتۆگرافەر نە کامێرەی ڤیدۆ. ئەو کامێرانە چاک دەکاتەوە چرکە ساتەکانی ژیانی پێتۆمار کراوە. کامێرای چاک کردوێتەوە سەدەیەک پێش ئێستا وێنەی پێدەچرکا. هەموو ئەم دوکانە مێژووی تێدایە. هیوایەتێک لە هیوادەکان کە دروست بوو لە ناخما کۆکردنەوەی مەجموعەی کامێرەی کۆن کامێرەی 100 ساڵ لەمە پێشم لایە 90 ساڵم لایە 80 ساڵم لای تر ئەوە ڕۆ هەتاکو ئەم ڕۆژەی خۆمان زیاد لە دەڵێم کۆنەکان تقریبان 75 کامێرە ئەبێ تقریبان بەس بە ئەم کامێرەی سەردەمی تازەش فیلمی 36 و ساڵی هەفتاکان و هەشتاکان و نەوەتەکان تقریبان 750 کامێرە بەرەو ژوورەوەی ئەرشیفم کردووە. زۆر گران بوو. تازەگەریەکان وەستا ساڵحی ڕانەگرتووە. هەرچەندە جۆر و شێوازی کامێرای فۆتۆ گۆڕاوە. کامێرە ئێستا نیترایە تەمەنی ساڵی 1937 ئەڵمانیە. ئەمە کامێرەی پێنتاکسێکی ساڵی دەڵێم ئەنجاکانە. دەوانێت کامێرەی بەخشم کە دووبارە هەم بێ گەنا کامێرەی یەک بارەوێت و تاقانە بێ هیچی ناکرێت. زیاتر لە 30 ساڵە کاری چاکردنەوەی سەعات و تەسجیل و رادیۆ و کامێرەی ڤیدۆ و فۆتۆ دەکات. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی. ئاوێنە گەورەکە شەفتێکی تای